سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش لە کەناڵی ئاسۆی زانکۆوە لە خزمەتتانین بۆ درێژەدان بە باسکردنی بەشە ئەندازیاریەکان لە زانکۆکانی هەرێمی کوردستان. لەم ڤیددیۆدا باسی بەشی میکانیک بۆ ئێوەی خۆشەویست دەکەین تاوەکو بزانین لە چەند زانکۆ لە هەرێمی کوردستانە هەن، کەمترین کۆنمرەکان بە زانکۆڵاین و پاڕالێ لە چەند بوونە. ئێوەی خۆشەویستیش بۆ وەرگرتنی ئەم داتا و زانیاریانە تا کۆتایی ڤیددیۆ بینەرمان بن. لایک، کۆمنت، سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانتان بێبەش مەکەن لە بینینی کەناڵەکەمان. بە هیوای سەرکەوتنتان.